تیمەکانی بەرگری شارستانی وەکە سوکاری قوربانیەکان ئەمڕۆژ بە ڕۆژی دەیەمین بەردەوامن لە گەڕان بە دوای ئەو دوو تەرمەی کە ماوە کە شەوی یەک لەسەر دوی مانجی پێنج لە ڕووباری گەلی عەلیبەگ لە نزیک کانیماران کەوتنە نێوڕووبار. تاوەکو ئێستا دوو لە تەرمەکان و ئۆتۆمبیلەکەش نەدۆزراوەتەوە. لە ئێستادا چەند سەد مەترێک لە شوێنی ڕوودا و بە دوای تەرمەکاندا ئەگەڕێن وەکە بینن لە دیمەنەکاندا. ئەمڕۆ تەکنیکی نوێ بەکاردێنن بەرگری شارستانی سۆران بۆ ئەوەی دوێنێ دیارە ئامێری تریان بەکارهێناوە بەپێی ئەو ئاماژانەی کە و ئامێرە پێی داون ئەو شوێنەی کەوا ئێستا لێی ئەگەڕێن ئەو شوێنە ئۆتۆمبیلەکەی لێە و هەروەها گومانەکرێتن کە ئۆتۆمبیلەکە لەو شوێنە بێتن بۆی ئەمڕۆ تیمەکان بەردەوامن لە گەڕام من یەکێک لە هاوڵاتیەکانم لەلا ئەبێ لێرە لە کەوا خەڵکی ئەم ناوچەشە گەر بیتێرە کە ئەحمە سڵاوتان لێ بێتن ئەمڕۆ چ تەکنیکێک بەکاردەهێنرێتن. سلااوت لە جەنابی پێشەشی بەخێرانتانەکەم. پێشەکی سەرخۆشی لە هەردوو ماڵباتەکەم. ئەوڕۆ ڕۆژی ئاخرم دێمە ئەوڕۆ بە هەوڵ و مادبوونێکی زۆر چڕ لەلایەن بەرگری شارستانی و پۆلیس و خۆبەخش و هەموو هاوڵاتیانی سنوورەکەەوە حکومەت و مەدەنیەوە هەمویان لە سەختن هەوی تەکنیکە هەمووی بەمێشی مرۆڤدا بێ بەکار هاتووە. ئەوڕۆ بیریان لە تەکنیکەشی وا کردەوە ئەوە چیان دروست کرد لە شەوی بەڵەمی ئەوەی کەرەی قەدیم پێ دەرێن وەکو کەرە بە چوپی بەسترایە و کەم سایتەری ئەو زەی شوێنە بن کە لە دوێن لە ڕێی سۆنەرەوە هە پێش ئێستاش چوپەکە لەو زەی ئەوەی کە عەفوو سپێرەکەش لەو زەی بەدەرکەوت. گومانی هەرە گەورەمان لەو زەیە ئێستا شێوەژی کەرەکمان دروست کردیا بە هەولی هاوڵاتیان و بەرگری شارستانی هەم لە ڕێی ماڵباتەکە ئەوان داوایان کرد ئەو کەرەکیان دروست کرد. لە ڕێی برای بەڕێزم عەقید کاروان و تیمەکانی غەواس هەوڵ و مادبوونێکی ئەوەدان بچنە ژێر ئاوەکەی بیانێ لە ڕێگەی چەنگار و لە ڕێگەی قوڵاب ئەو شوێنە بدۆزنەوە سیارەکەی بدۆزنەوە لەو شوێنەی ئەوجا هەوڵ و مادبوونێکی سەرتر بزانن لە ڕێی پەیژەوە لە ڕێی هەر شێوازێکیابی خۆیان بگایننا ئەو سیارەی ئەسیمێکی تێ بکەن ئەگە دۆزراوە سەتاسەد بزانین لە شوێندەرە. بەپێی سۆنەر کە دوێنێ بەکار هاتووە ئەم شوێنەی بۆ دیاریکردن کە ئێستا لێ ئەگەڕن بەڕێ عین ڕێک ئەو شوێنەیە هەر ڕۆژی ئەوەلش تەواوی خەرچی منتیقە شارەزان ئەیرا گۆمەش زۆر خۆرە و شاید حالەکان و ئەو هەم شوفێرەکەش تقریبا 150 متر لە پشتەوە سیارەکەی دیدەکە ئاخیرزان خۆم بووە هەر گومانی گەورەشمان لەو گۆمەیە هەم لە ڕێی سۆنەر و هەم لە ڕێی بەدەرکەوتنی مەسەل یەک لە نیشانەکان تا قاعیدە سپێر و ئاوێنە و وەکو ئەو متەلەکات و ئەشیانی لە سیارەکەی بووینەوە. جەنابەت وەکو خەڵکی منتیقە و شارەزای لەم ڕووبارە ئەم شوێنە سەختە ئۆتۆمبیلەکە عاسێ بووە لە بینی بەردەکان چۆن ئەگەر بۆمان باسی ئەو شوێنە بەرێ ئەمن بەخۆم چەندین زار نەک چەندی سارە مسمەنداری ئەومەی دخینە زۆر زار مەلەوانمان لەوێ کردیا بە هاوینان دا هەتا 11 مەتر احتمالە خۆر بیتن لەسەر شاخی خۆفرەدێخوا ناگەیە بنی زۆر خۆر ئێساش ئاوەکە یەکجار لێ لەو زۆر تیژە لە ڕۆژین ساردە و بەرزیشە ینی لەو شوێنی زیاتر لە 12 مەتر خۆرە زیاتر ئێستا لەوانەیە هەتا 15 مەتریش خۆر بیتن زالۆ ئەوەی غەواسەکە ناتوانن بچنە بنی ڕووبارەکەی بگەنێ نەخۆ زۆر ئاسایەک ئاوەکە من بیڕاوەستای بەس ئاوی ئێرە لە بە تیژی هیچ کەسی خۆی پێ ناژیرێ بگاتە بنی ئاوەکەی بتوانانی بزانانی کەشفی بکات ئایا سیارەکە لە چمە خۆیەکیە. خۆش بێتن زۆر سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس دەکەین. بەڵێ وەکە بینن لە دیمەنەکان لە ئێستادا تیمەکانی بەرگری شارستانی بەردەوام لە نێو ڕووبار لە گەڕاندان بە درێژایی و دە ڕۆژەی کە ئەم ئۆتۆمبیلە کەوتۆتە نێو ئەو ڕووبارە تیمەکانی بەرگری شارستانی و هاوڵاتیان وەکە سوکاریان بەردەوام لە گەڕاندن چەندین تەکنیکی جیاواز بەکار هاتووە بۆ ئەوەی بگەنە ئەنجامێک ئەوەی دۆزراوەتەوە تەنها یەکێک لە تەرمی مناڵەکانە کە لەوەند خورشیدی تەمەەن 6 ساڵان بوو چەند ڕۆژێک بەر لە ئێستا تەرمەکەی دۆزرایەوە بەڵام تاوەکو ئێستا دوو لە تەرمەکان تاوەکو ئێستا لە نێو ڕووبار ماونەتەوە و تا ئێستا نەدۆزراونەتەوە ئۆتۆمبیلەکەش نەدۆزراوەتەوە بۆیە تیمەکانی بەرگری شارستانی بەردەوام لە گەڕاندان بە ئومێدی ئەوەی بگەنە ئەنجامێک دوێنێشکە لەو شوێنە سۆنەریان کردووە ئاماژەکان بۆ ئەوە چن کە ئۆتۆمبیلەکە لەم شوێنە بێتن بۆی ئەمڕۆ تیمەکانی بەرگری شارستانی هەموو کارەکانی خۆیان لێرە چڕ کردوتەوە بە ئومێدی ئەوەی بگەنە ئەنجامێک و تەرمی ئەو دوو مناڵەی کە ماوەوە ئۆتۆمبیلەکە لەو شوێنە بدۆزنەوە.
وەک ئاماژەمان پێدا شەوی هەینی لەسەر شەمە شەوی یەک لەسەر دوی مانجی 5 ئۆتۆمبیلێک لە نزیک کانیماران کەوتە نێوڕووبار دوای ئەوەی کە پێشڕەوی کردبوو لە ڕێگا لایدا بەهۆی نەبوونی بربەستیش لە شوێنەکە ئەو ئۆتۆمبیلە لایدا بۆ نێوڕووبار و شۆفێرەکەی لەگەڵ ئافرەتێک کە پوری شۆفێرەکە بوو ڕزگاریان بوو بەڵام سێ مناڵی ترکە لە نێو ئۆتۆمبیلەکە بوون لەگەڵ ئۆتۆمبیلەکە کەوتنە نێوڕووبار تاوەکو ئێستاش تەرمی دوو لەو مناڵانە نەدۆزراوەتەوە بەڵام نەگەڕێ مۆلایەوە.